دوای هەفتەیەک لە بەستنی یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران تا ئێستا کاردانەوەکان لە بەرامبەر ئەنجامەکانی ئەو کۆبوونەوەیە بەردەوامە. هەوڵەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکانیش بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی ئەو کۆبوونەوەیە بێئەنجامن. لەو چوارچێوەیەدا شەوی شەممە لەسەر یەکشەممە هەرێک لە هادی عەمری سەرۆکی هاوپەیمانی فەتح و موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر بە دووقۆڵی کۆبوونەوە، بەڵام بەپێی زانیاری ڕۆژنامەوانیەکان کۆبوونەوە دووقۆڵیەکەش هیچ ئەنجامێکی لێ نەکەوتێتەوە و ئاسوی پێکێنانی حکوومەتی نوێ ناڕوونە. لای خۆیەوە چوارچێوەی هەماهەنگی کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات ڕۆژی شەممە 15 مانگ دووبارە جەختی لا هێشتنەوەی دەرگاکانی گفتوگۆ لەگەڵ موقتەدا سەدر باکراوەیی کردەوە، بەتایبەت کە سەدر تا ئەم ساتە لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێداگرە. هەرچی ڕەوتی سەدرە ئەوەی ڕاگەیاندووە دەرگای گفتوگۆ لەگەڵ هیچ کام لە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیدا ناخات جگە لەو کوتلەیەی کە نووری مالیکی سەرۆکایەتی دەکات. کۆبوونەوە دووقۆڵەکەی سەدر و عامریش هەردووای ئەم ڕاگەاندنەی ڕەوتی سەدر دێت کە کۆبوونەوەی لەگەڵ مالیکی ڕەت کردبووەوە. بەپێی ڕاگەیەندراوێکی نووسینگەی ڕاگەاندنی ڕەوتی سەدر کۆبوونەوەی سەدر و عامری نزیکەی 2 سەعاتی خایاندووە، بەڵام هیچ وردەکاریەکی لەسەر ئەنجامەکانی کۆبوونەوەکە ئاشکرا نەکردووە. دەربارەی دیدارەکەی نەجەفی نێوان سەدر و عامری پەرلەمانتارێکی سەر با چوارچێوەی هەماهەنگی دووپاتی کردەوە. عامری با نوێنەرایەتی سەرجەملایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ سەدر کۆبووەتەوە نەک بە سیفاتێکی شەخسی. باوتێ و سەرچاوەی چوارچێوەی هەماهەنگی لەو دیدارەدا سەدر پێداگر بووە لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینە و تووشێتی جگە لە هاوپەیمانی دەوڵەتی قانون با سەرۆکایەتی مالیکی ڤیتۆمان لەسەر هیچ لایەنێک بۆ بەشداری لە حکوومەت دانیە. لەلایەکی دیکەوە پێداگری موقتەدا سەدر لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینە و چاوپێکەوتنی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بەجیا لەلایەن چاودێرانەوە بە هەوڵێکی ناوبراو بۆ لەبەریەک هەڵوەشاندنی ئەو کوتلەیە لێک دەدرێتەوە. لە بەرامبەردا چوارچێوەی هەماهەنگی دووپاتی دەکاتەوە سەرجەملایەنەکانی ناو چوارچێوەکە بەردەوامن لەسەر هەڵوێستی یەکگرتووی خۆیان و ئامادەنین بەجیا بەشداری لە هیچ هاوپەیمانیەک بۆ پێکێنانی حکوومەت بکەن. بەشێک لە چاودێران لێک نزیک بوونەوەی هەرێک لە ڕەوتی سەدر و پارتی دیموکراتی کوردستان و هەردوو هاوپەیمانی عەزم و تەقەدوم بەمایی مەترسی چوارچێوەی هەماهەنگی و لایەنە شیعەکانی دەرەوەی ڕەوتی سەدر دەبینن. بەتایبەت کە چوارچێوەکە پێی وایە ئەگەر ئەم لێک نزیک بوونەوەیە سەربگرێ و حکوومەتی زۆرینەی لێ بکەوێتەوە ئەو کادڕۆڵی چوارچێوەی هەماهەنگی لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق بەرتەسک دەبێتەوە. لەم نێوەندەدا چوارچێوەی هەماهەنگی با سەرۆکایەتی مالیکی سوورە لەسەرەوەی چوارچێوەکە دەتوانێت گەورەترین کوتلەی پەرلەمانی دروست بکات و لە ئەنجامیشدا حکوومەتی داهاتووی بەغدا پێک بێنێت. ئەم بۆچوونەش لەلایەن ڕەسوول ڕازی یەکێک لە ئەندامانی هاوپەیمانی دەوڵەتی یاسا دووپات کرایەوە. وفق مقتضيات الحال. لە نێوەندی ئەم مشتومڕە سیاسی و بەرەنجامەکانی یەکەم کۆبوونەوەی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران چاودێران دەپرسن ئایا کۆبوونەوەی دووقۆڵی نێوان سەدر و عامری دەبێتە خاڵی وەرچەرخان و سەرەتای لەبەر هەڵوەشانی چوارچێوەی هەماهەنگی؟